بێنی ئێستا چاو لێ بکەی لەو معلوماتی کە خەڵکانی دیکەی وەکو دکتور محەممەد عوسمان کە دەم زۆر نزیک بۆ لە مەلا مستەفای و لە کتوویەتی و دەیڵێ و نووسیوێتی حقیقەتەوەیەکە ئەو کات ئەوانە ئاش بەتاڵیان کرد شۆڕشی کورد لەو پەڕی دەوڵەمەندی خۆیدا بوو لەباری فیشک ئەرزاق خەڵک 100,000 پێشمەرگە تفەنگێکی زۆر چەکێکی یەکجار زۆر بەڵام ئەوان چونکە لە ئەوڵەوە لەژێر فەرمانی شای ئێران بە فەرمانی شای ئێران ئەو جوڵانەوەیان دەکرد و دەجوڵانەوە و وەک مۆرەی شەترنج حرەکەتیان پێدەکردن کە زانیان کە شا دەڵە تەواو ئیتر ئەمن پشتیوانیتان ناکەم ئەوان یەک کەلیمەش یەک ڕۆژیش مقاومەتیان نەکرد کە کاکە جابانەی کە خۆمان دەتوانین هیچ نەبێ 6 مانگ خۆمان بەڕێوە بەرین هیچ نەبێ 6 مانگ دەتوانین بەردەوام بین ئەوان ئەویان نەکرد. دووبارە شۆڕش هەڵگیرسایەوە بەڵام ئەم جارەیان بوو بە دووبارەی سەرەکی هەردووکیشیان کەوتنە کێبڕکێ لەسەر بەدەستهێنانی پشتیوانی ئێران بەڵام لایەنێکیان کاری نەکردەی کرد بۆ دەستخستنی ئەو پشتیوانیە. مام جەلال و هەواڵانی و کۆمەڵی مارکسی لێنینی کوردستان ئەندێشەی ماوەستۆنگ کە دوای بوو بە کۆمەڵی ڕەشدەران بە سەرپەرشتی سەرکردایەتی دواتر کاگنوشیرۆوان ئەمانە شۆڕشێکیان دروست کرد بە نێوی شۆڕشی نوێ و هاتنەوە شاخی لە 1976 ئەوانیش لەبەروەی کە نایاندەویست کەس شۆڕش بکە ئەوە قسەی خودی ئیدریس و مەلا مستەفای بۆ کە دەڵێ ئەگەر شۆڕشمان پێ نەکرد خۆ پێمان تێک دەدرێ ئەوە بوو کە ئەوانیش دەست بەجێ هاتن لە ژێر باڵی شای ئێرانە هاتن شتێکیان دروست کرد بە نێوی قیادەی موقەتە لیژنەی مەرکەزی موقەت و شا نەسریەی دەدانێ و شا ئەوانەی بەخێو دەکرد دای نابوون بۆ ڕۆژی مەبادا دووبارە ئیمتیازی پێوەرگێ لە سەدام حوسێنی یا گژ ئەو لایەنەی دابکاکە بە نێوی شۆڕشی نەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەگژ ئەوانی دابکایە بۆ ئیستفادەی ئیمتیازی لێوەرگێ بەرامبەر بە دەوڵەتی عێراقێ دەوڵەتی ئێرانی ڕایگرت بوو نەسرێکیشی دەدا بە بنەماڵەی بارزانانی ئەمە وای کرد کە ئەوان ئەو هێزەیان دروست کرد بە لە ژێر سەرپەرشتی ئیدریس و مەسعود بارزانیدا بەنێوی قیادە موقەتە کە دروست لەو کاتیدا کە قیادە موقەتە هەبوو و یەکێتی نیشتیمانی هەبوو ئەوان بە یارمەتی عەشایر و جاشەکانی تورکیا کارەساتێکی گەورەیان کرد بە نێوی کارەساتی هەکاری لە کارەساتی هەکاری تقریبان 700-800 پێشمەرگەی تازە پێگەیشتووی شۆڕشی نوێ کە لەژێر سەرکردایەتی مام جەلال و کاگنوشیروانیدا بوون ئەم 700 کەسە تێدا چوون و قیادە موقەتە زۆربەیانی یا تەسلیم کردەوە یا کوشتنی ئەمە یەکەم کارەساتی قیادە موقەتە و کوڕانی بارزانی بوو دوای ئەوەی کە ئاشبەتاڵ کرابوو و باوچیان مەلا مستەفا لە نیویۆرک و لە ئەمریکایە نەخۆش بوو و خەریکی مردن بوو کە شای ئێران ڕووخا لە ناکاو ڕووخا شۆڕشێکی گەلان دەستی پێکرد لە ئێرانێ و گەلان هاتنە سەر جادە و بە یارمەتی ئەمریکا و ئینگلیس و فەڕەنسا شایان لابرد و خومینیان هێنا ئەوانە بۆ ماوەی 5-6 مانگ ئەوانە لەبیر چۆ کە ئەوە ئەنواعی بنەماڵە و بەر و دەستگای کوڕانی بارزانی لەو چەند شارەیدا شا نەسریەی داونێوانە کە چوون کوتیان کاکەوە ئینقلابتان کرد و پیرۆستان بێت بەڵام ئێمە لێرە پەنابەرین ئێمە لێرە کوردی عێراقین و ئێمە دژی سەدام حوسێنین سەدام حوسێنیش دژی ئێوەیە ئێمە چەند مانگە ئاگاتان لە ئێمە نییە ئەو دەمی سەرۆک کۆمار بنی سەدر بوو یەکەم سەرۆک کۆماری ئێرانیان لەگەڵوی ئیدریس قسە دەکا ئیدریس پێی دەڵێ باشە ئەمە بە خۆڕایی خۆ کەس بەخێو ناکەین ئێمە ئەو ڕۆکانە ساواین ئەو ڕۆکانە لە بیدایەتی ئینقلاب داین و پاسدارەکانمان کوڕانی پاسدار تەجروبەیەکی وایان نییە ئەمە ئێستا تووشی زدی ئینقلاب بە قەولی خۆیان زدی ئینقلابی دموکرات و کۆمەڵە بووین
ئەگەر ئەوە یارمەتیمان بکەن ئێمەش بەچاوە ئیتری سەر لێ وعدی پێدا بووی بە چاوان ئەمەجا ئێرانی خۆمانە و ئێمە خۆمان بە ئێرانی دەزانین و ئەوانە سەر بە بەعسن و دموکرات و کۆمەڵەواتە ئەوە بەعس دامیان دەکەوانە خلاصە دەستیان کرد بە ڕاوەدونانی دموکرات و کۆمەڵەی و مەفرەزە بە مەفرەزە چێوماڵیان دەکرد جەماعەتی قیادە موقەتەی و دەیان کوت کە ئێمە ئێرانی ئیمام خومینی دەپارێزی و دیفاع لە سنوورەکانی ئێرانی ئیمام خومینی دەکەین کە ڤیدۆکانی دیارە بەڕاستی کە ڤیدۆکان دەستاژ ماون سپای پاسدارانێکی کە زۆر بێ تەجروبە بوو زۆربەی مناڵ بوون خەتی سمێڵیشیان نەدابوو دەهاتن بۆ وەی کە کوفار کافرەکان بکوژن و بە یارمەتی قیادە موقەتەی کە پێشەنجیان بوو ئەوان لە شاخ و چێوی کوردستان شارەزا بوون و لە ژیانی پێشمەرگایەتیشیان دەزانین توانیان زۆربەی شوێن ئستراتیژیەکان لە کوردی ئێرانە و لە دموکرات و کۆمەڵە وەکو شنۆ جادەی خانە سەردەشت دزڵی مەریوانە هەورامانە ئەوانە بگرن و ئەو زەربە گەورەیان قیادەی موقەتە لە کوردی ئێرانێدا لە ماوەی هەشتاکان بەولاوە معدل شەڕ و ناکۆچی هەبوو لە بینی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستان کە لە ئێرانەوە دەعم دەکرا شەڕێکی خێنایی بوو لە هەشتاکان لە 1970 لە 1970 کەم بۆ خۆم بەشێکی لەوێ لە نزیکەوە ئاگادار بووم لە بەری شارباژێر ئەم شەڕان هەبوو ئەو جارەکانە ئێران هاتە بینەوە لە ساڵی 1970 بەهۆی چەندین دانیشتن و ئەولاوە لە تاران بەرەی یەکگرتوویان دروست کرد و دوای ئەوەی کە ئەوانە ماوەیەک لە سڵح و لە نەشەڕ و نە لە ئاشتی دابوون و هاتوچۆیەکی هاکەزایی یەکتریان دەکرد لە 1970 بە تایبەت ئەوە بوو کە سەددام هێرشی کردە سەر کوێیت و لە کوێیتەوە دنیای بەرەو خوڕووی خۆی وروژاند ئەوە بوو کە نەخشە و پلانی ڕاپەڕین دانرا و بەرەی یەکگرتوو بە هەمویان پێکەوە ماوەیەکی کەم هەتا ساڵی 1993 هەرچەند هەر هەمیشە دایم ناکۆک بوون بەڵام بە هەر جۆرێکی بێت ئینتخاباتێکیان کرد کۆسڕە و کرا هاتنەوە ئینتخاباتێکیان کرد و حکوومەتێک دروست بوو بە نێوی حکوومەتی هەرێمی کوردستان لە 92 یەکەم سەرۆکوەزیرانی فواد معسووم بوو ئەلەوێ ڕائیتر قەت ئەوە بوو کە کێشەی گەورە بەکە عیبارەتە لە گرتنی دەسەڵات چێ دەسەڵات دەبێت و دەسەڵات ئاسان بەرنادرێت کەوتە نێوان چێبڕچێ و کەوتە نێوان شەڕێکی زۆر نائینسانیانە نامرۆڤانە لە نێوان دوو لایەن و تەیاری گەورەی باشووری کوردستان کە عیبارەت بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان ئەوە ئاوای لێ کرد کە پارتی زۆرتر پاڵوە تورکیا بدە و یەکێتیش زۆرتر پاڵوە ئێرانێ بدە یەکێک لەو ئامرازە گرنگانەی کە دەتوانی تۆ سواری شەپۆلی کۆمەڵانی خەڵک بی و خۆتیان بەسەردا فەڕستکەی و دەسەڵاتی خۆتیاندا بەسەر فەڕستکەی لە ڕێگای پارە و پولە لە ڕێگای مەسەلەی ئابووریە تۆ گەتوانیت جڵەوی ئابووری ئەو میلەتە بکێ دەستی خۆت بیهێنی ناو دەستی خۆت ئیتر ئەتۆ دەتوانی پاڵی لێ بدەیەوە دەزانی کە ئەو میلەتە ئیتر ئەوە سیایی لەشکرێکە بە قەولی فارسی دەڵێ ئەو سیایی لەشکرە بە دوات دادێت ئەوان زۆر زوو بەهۆی مستەشارەکانیان یا بەهۆی خۆیانەوە یا بەهۆی ئەوەی کە مرکزیەتێک دەنێو حیزبی خۆیاندا هەبوو زۆر زوو بەوەی گەیشتن و ویستیان بەو هەدەفەیان بگەن کە دەسەڵاتێکی زۆری عەسکەری و ماڵی ئیداری دروستکەن ئەوەیە کە هاتن بەو پەڕی چی پێ دەڵێن بەو پەڕی توندێوە یەکێتیشیان لەگەڵ خۆیان ڕاکێش کرد و بە هەزار سناریۆ درۆ فێڵ و تەرەکە تەڵەکە کوتیان ئێمە سامانە وەزارەتی سامانە سروشتەکانیان دانا و بەغدایان ئێهمال کرد لەگەڵ ئەوەی کە
ئێمە بەشێک بووین بە قەولی خۆیان و لە دەستوردا بەشێکین لە عێراق بەڵام ئەوان تقریبەن وەکو سەرڕۆیەک وەکو دەوڵەتێکی سربەخۆ لێرە کاریان دەکرد و ئەوە بوو کە ئێمە ئەوە 5-6 ساڵە زیاترە لە دوای مەسەلەی سامانە سروشتەکان وەزیری سامانە سروشتەکان کە پەیمانی 50 ساڵەی لەگەڵ دەوڵەتێکی داگیرکەری وەکو تورکیا بەست دیارەیترەوە هەمووی ڕەوتەکە گەتو لە تەنیشتێکی دانەی هەمووی دەردەکەوێت کە هەمووی ئەو سناریۆیە و ئەو حڕەکەتەی ماڵی بارزانانی و سامانی سروشتی و چوزانم نەوت فرۆشتنی 50 ساڵە و بە ڕێگای تورکیادا و بۆری و تانچێڕوانە هەمووی لە مەسلحەتی دەوڵەتی داگیرکەردا بۆ و هەمووی لە دوورەوە دیارە منداڵێک دەزانێکە ئەمە هەنگاو بە هەنگاو دەوڵەتێکی وەکو تورکیا بە کوردی کردووە و ئێستا کونیە کورد بۆ خۆی تێچەقیوە لەو بەشەیدا لەلایەک دەڵە مەعاشم پێ نادرێت لەلایەک دەڵێ پرۆژە خزمەت گوزارەکانم وەستاندووە ڕێگاوبانەکانمان خراپە کارەبامان ئێستا تەئمین نییە ئاوی خواردنەوەمان ئێستا تەئمین نییە ئەمە هەمووی لە پێنا ئەوە نەبە ئەوەی کەەوە نەزانن هەمووی لە پێناو ئەوەدا بوو ئەگەر ئەمن پارەم پێبێت چەکم پێبێت میلەتیشم لەگەڵە ئەوەیە کە لەوەیدا بەڕاستی تا ئێستا کونێ بەداخەوە دێ بڵم سیاسەتەکەیان بەرەو پێشەوە چووە و ئەوان بە هەموو شێوەیەک خەریکن میلەت دەڕوتێنەوە و میلەت بەرەو ئەو ئەجەندایە دەبن کە تورکی پێی خۆشە کە تورک دەیهەوێت بۆیە ئێمە ئێستا کونی ئەو ڕۆکانە لەباری ئابووریەوە خۆمان ڕیشی خۆمان داوەتە دەستی تورکیا یا دەستی ئێران لەولا بەلایەکی دیکەدا کەمتر بەڵام داومانەتە دەستی ئێران و ئەو دوو دەوڵەتە داگیرکەرە کە هەرگیز کوردیان خۆش نەویستۆ بە کەیفە خۆیان دەمان ڕوتێنەوە بە کەیفە خۆیان یاریمان پێ دەکەن دەبینی ئەو دوو بەرداشەیدا بەڵام ئەوەی کە ئەوەی سیاسەتەی تەمکین پێکرد ئەوەی کە ئەو سیاسەتی ئەوە کرد بەڕاستی سەرکردایەتی کووردا لە باشووری کوردستان و پشکی شێر لەو کەوەیدا بەر بنەماڵەی بارزانی دەکەوێت خودی بنەماڵەی بارزانی تەنیا بنەماڵەی بارزانی نەک پارتی وبەر ئەوان دەکەوێت کە ئەوان ئەوەندە حریسن ئەوەندە تینووی دەسەڵاتن دەنێ بۆ خۆیان تەنانەت خودی بنەماڵەی بارزانیشان لەبەر چاونیە بەس خانەوادە و چەند منداڵی خودی مەسعود بارزانیان لەبەر چاوە کە ئەم پێم وابێت دوای مردنی مەسعود بارزانی ڕەنگە کێشەی زۆر گەورە بکەوێتە ناو ئەوانە چونکە ئیتر ئەو بەرژەوەندیانەی کە تا ئێستا بە مرکزیەتی مەسعود بارزانی هەموو لایەکانی ڕاگرتووە ئەو جاری تر ڕاناگیرێت یەکێک لە هەرە چەکە گەورەکانی کە تۆ زۆر کاری پێ دەکەی مەسەلەی بە قووەتبوونی ئابووریە ئەو ڕۆکان لە وڵاتی چووکو ئێمە تەکنۆلۆژیای سیارە دروستکردن و مۆبایل دروستکردن و تەکنۆلۆژیای ئایتی و ماتیمان نییە ئەوەی کە دەمێنێتەوە ئەو جورە وڵاتانە وڵاتانێکی مەسرەفی کە تەبیعەت نەوتی پێداون ئەوە ئەو نەوتە بەکاردێنن لە باتێک کە بۆ خۆشگوزەرانی خەڵکی بەکاربێنن بۆ سەرۆت و سامانی خۆیانی بەکاردێنەوە تو چاو لە وڵاتانی خلیز بکە چاو لە ئێران بکە چاو لە عێراق بکە تۆ دەبینی هەمووی ئەو وڵاتانەی کە نەوت سادر دەکەن و نەوتیان هەیە گەندەڵی تا ئێرە هاتووە ناعەدالەتی تا ئێرە هاتووە و ئەو بەرووبوومەی کە تەبیعەت پێداون بەکاری دێن تەنیا بۆ چیرفانی خۆیان ئەمە فعلن ڕاستە و ئەویان دەزانی بۆیەشە زۆر زوو چنگیان داگر بەسەر نەوتی کوردستاندا و زۆر زوو چنگیان داگر بەسەر ئەو خرید و فرۆشی نەوتی کوردستانەوە کە ئەویش بۆیان نەدەکرا مەگەر ئەوەی کە کۆیلایەتی و جاشایەتی دەوڵەتێکی داگیرکەری وەکو تورکیا بکەن ئەوە بوو کە هەر ئەوەشیان کردو تا ئێستا کونیە ئەگەر ئەو ڕۆکانە ئێران و تورکیا لە دەرەجەی یەکدا نەوتیان بۆ نەفرۆشێ و نەیەڵە نەوتەکە بەلای وان دابڕات ئەوان چیان دەبێن ئەو نەوتە بە هەر لە بن عەرزی بێت خۆ توی چی پێ ناکەیت تۆ نەوت ئەگەر نەیفرۆشی نەیکەی بە دۆلار چی پێ دەکەی ئەوان ئەو ڕگایان دیتەوە مکانیزمیەوەی کە ئەو نەوتەی ژێر عەرز کە دەتوانێت دەسەڵات بداتەوان چۆنی بکەنە دۆلار و کردیان بە دۆلار.